ئەگەری ئەوەی هەیە کە ئەتو ئاوارەکان ئارەزۆتمەندانە ئایا دەڕۆنەوە دەگەڕێنەوە شوێنە جوگرافیەکانی خۆیان کە لێوە هاتوونە یان ئەوەتە لە هەرێمی کوردستان دەمێنەوە ئەگەر شێوازی ئارەزومەندانەبی ئێمە هەمومان دەزانین طبعاً ئاوارەکان نامێ بگەڕێنەوە لەبەرەوەی ئەو سەقامگیریەی کە لە بارودۆخی ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان بەرقەرارە لە ئەو شوێنە جوگرافیانەی کە دەگەوێتە ئەطرافی هەرێمی کوردستان بەو شێوازە بەرقەرار نییە دووش لەبەرچی لەبەرباری ئابووریان ئەوانە ئەو ئاوارەنە ئێستاکە زۆربیان کار دەکەن کەواتە داهاتی ئابووریان هەیە ڕۆژانە هەفتانە مانگانە کە لەوانەیە ئەگەر بگەڕێتەوە شوێنەکەی خۆی ئەو داهاتەی نەبی بۆ بەڕێوەبردنی چی بۆچی بۆ جێبەجێکردنی کاروباری ڕۆژانە خۆیان واتە بە کورتی بژێوی ژیانی لە هەرێمی کوردستانە کاریگەری لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دەبی لە چەند ڕوانگەیەکەوە لە ڕوانگەی کۆمەڵایەتیە لە ڕوانگەی ئابووریە لە ڕوانگەی سیاسیە ئەمە دەبی ئەوە باز بکەین بێجگە لەوەش لە ڕوانگەی ژینگەشە چونکە ئەو ئاوارەنە هاوبەشن وە سوودمەندن لە هەموو دەرامەتەکانی کەوە لە هەرێمی کوردستان هەیە مەبەستم چییە؟ مەبەستم ئاوە مەبەستم خاکە تەنانەت هەواش چونکە ئێستامە لە ژینگەش هەوامان بەرە و پیسبوون دەچێت بابینە سەر ئەگەر شیان بکەینەوە یان پۆلین بەندێکیان لۆ بکەین خاڵ بە خاڵی ئێستا باسی کۆمەڵایەتی بکەین ئێمە بە زیاتر باسی بکەین ئەو ئاوارانە کە هاتین لە کۆمەلگایەکی تر هاتینە کۆمەلگای کوردەواری خۆمان نییە کۆمەلگەی کوردەواری ئێمە نەتەوەی کوردی ئێمە لە ناو سنووری هەرێمی کوردستانی عێراق مەبەستم هەڵس و کەوت و ڕەفتار و تایبەتمەندی خۆمان هەیە ئەوان ئەو هەڵس و کەوتەی کە هاتینە لە شوێنەکانی ترەوە لەناو ئێمەدا نەبووە یعنی واتە هەندێک هەڵس و کەوت و ڕەفتاری ئێوان هاتە ناو کۆمەلگای ئێمە و ئێمەش کاری پێ دەکەین ئێستاکە ناڵێن سەداسەد بەڵام سەداسی دانیشتوانی هەرێمی کوردستان خولیای ئەو هەڵس و کەوتە بوونە دوو لە ڕووی زمانەوە ئەگەر مەبەستمان ئاوارەکانی عەرەبی ئێمە لە زمان جیاوازین ئەوان بە زمانی عەرەبی ئاخاوتن دەکەن ئەمە بە زمانی کوردی باسی ئەوەی دەکەین لە ڕووی ئابووری ئەو ئاوارە سەداسی ئاوارەکان لە کەمپەکانیش دەجێنە سەدا هەفتایان بەرەو شارەکانی هەرێمی کوردستان هاتوونە ئێکە تۆ ئەگەر هاتوو خەڵکێک کە دێتە ناو شارەکەی تو لەگەڵ تو تێکەڵاو دەبی کەواتە ئەوە هاوبەشی تو دەبی لە چی؟ لە داهاتی ئابووری واتە کار دەکات کرێکارەکانی سووری کرێکارەکانی عەرەبی عێراقی کرێکارەکانی ئیرانی وایە ئەوانە کە کار دەکەن ڕۆژانە بە بڕێکی پارە زۆر کەمتر لە کرێکارەکانی خۆمان کەواتە من کاتێک کارێکم دەبی ئەگەر گەنجێکی خۆم کە کرێکارە داوای بۆ نمونە 30,000م لێ بکە ئەو بە 10,000 ئیشم لەگەڵ دەکا کەواتە من چی دەکەم ئەمە گەنجەکەی خۆم نابم دەچم ئەوان دەبم لێرە چم دروست کرد ڕێژەی بێکاری زیاد دەکا خۆم ئەسڵەن لە 2014ەوە بەهۆی ئەوەی کەوە دامەزراندنمان نییە بەهۆی بوونی کێشەی سیاسی و داعش و قەیرانی دارایی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراق ئێمە چ بووە ئەو کەسانی کەوە لە دامەزراوەکە یان دانەمەزراون دەرچووی پەیمانگەم دانەمەزراوە دەرچووی کولێژەکانم دانەمەزراوە کە دانەمەزرێ ئەو گەنجە لە کوڕکوچا ڕوودەکەنە چێندەر ڕوودەکەنە بازار لە بازار کار بکەن کاتێک من کرێکاری وان لەکەنە من ئیش بکات تەبعا من چی لێ دێ کەواتە گەنجی من ئەو کابرایە ئیستعدادی نییە کە کاتێک ئیشی لێ بینە فەرێک بە 30,000 بینی کەچێک بەرامبەر ئەو 30,000 دەچی 3 کەس دەینی وایە کەواتە لێرە ئەم چم کرد بۆ هۆکارێکی زەقی سەرەکی لەسەر دروستکردنی ڕێژەی بێکاری بەرزکردنەوەی ڕێژەی بێکاری ڕێژەی 70% لە ناو شارەکانە سەدا سێکەی تیژ ئەگە بێتە ناو شار جەنجاڵی نیشتە جێبوون ئەوەی کە پێشترش ئاماژەم پێکرد ئەوە لە ڕووی نیشتە جێبوونە پێویستمان بە یەکی زیاتری نیشتە جێبوون دەبێت من باسی ئەوانە ناکەم ئەوانەی کە توانای دارایی هەیە و خانوەکان دەکڕن ئێمە باسی ئاوارە دەکەین ئاوارە یعنی چی ئەوانە بارگرانینە بەڵێ بە شێوازێکی کاتینە و بارگرانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چونکە دەبی چیان لێ بکە دەبی شتیان بۆ دابین بکاتن وایە ئەوانەی کە لە کەمپەکانمانەوە دەستکورتن هەژارن کە دێنەوە ناو شار ئەوانەت دەکەن ئەو جارە جەنجاڵێک لەسەر نیشتە جێبوون دروست دەکەن
جەنجاڵیەک لە شەقامەکانم دروست دەکات. ئێمە هەموو ڕۆژ لە هەرێمی کوردستان بانگێشەی ئەوەی دەکەین کەوا ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ زۆر لە زیاد بووندایە. ئەمانە هەژارن خۆسارەی ئۆتۆمبیڵی مۆدرن ناکڕن. ئۆتۆمبیڵەکانی ئەگەر هەشیان بی هەمووی مۆدیلەکانیان دواکەوتووە یان زیاتر ماتۆر داژۆن کەواتە ئەمە چیان کرێت جەنجاڵێکی یەکجار زۆریان خەسەتە سەر شەقامەکان و ئەمە دەکات ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆی ڕۆژانە زیاد دەکات. ئێمە لە راپۆرتێک بینیم کەوا لە کانی قرژاڵە 750 بنەماڵە خێزان کوردن و 750 بنەماڵەش عەرەبن. یعنی یەک بە یەک کەواتە لەوێ ڕێژەی دانیشتوانی عەرەب وەکو خێزان 150 کوردیشم 150. بەڵام ئەوە چی لە ڕووی خێزانەوە. ئەگەر ورد ببینەوە لێی لە بنەماڵەکانی کورد خێزانەکانی کورد ڕێژەی منداڵبوونیان لە نێوان 2 تا 5 کەچی عەرەبەکان لە نێوان 2 تاکو 7 کەواتە چی لێ هات لەوێ ڕێژەی ژمارەی دانیشتوانی وان بەرامبەر کورد زیاتر لە کانی قرژاڵە. ئەمە کو بنەوەکو خێزان 750 بە 750 و ئینەما لە خودی ژمارەی دانیشتوان ئەوان زیاترن.